بۆیە زۆر کات گەنج ئەڵێن ماوەسا گوناهانێک ئینسان بە پەنهان بیکایە بە ئاشکرا بیکا جیاوازەکەی چییە؟ بە ئاشکراکردنی گوناه محارەبە و جەنگە لەگەڵ خوایە، بەڵام بەنهێنی دیارە ئەو کەسە حورمەتی ڕەب العالەمین ئەگرێ، بۆیە بەنهێنی گوناهەکەی ئەکا. بە تایبەتی چینی گەنجە بێ زۆر وشیار بێ، مەچۆ لەگەڵ ڕەفیقێکەدا دانیشە گرتەیەکی خراپ سەیرەکەی 5-6 کەس سەیری ئەکەن پێکەوە، ئەوە ئیعلانتان کردووە، ئەوە جەنگ لەگەڵ ڕەب العالەمینە ئەکەی، ئیتر شەرمت لە خوا نەماوە. یان نێرگە لە ئەکێشیم دامەنیشە سێچوە بڕۆ بە دزیەوە، هەر گوناهێکت بە دزی کرد هێشتا تۆ لە خەیرای کە بە ئاشکرا کرد و ئیعلانت کرد، ئیتر موسیبەتەکان ڕووتێ ئەکە، ئیتر بەڵاکان ڕووتێ ئەکە. بۆیە ئێمە ئەبێ زۆر هوشیار بین لە مەسەلەی گوناهە. فەساد لەناو هەر قەومێکە، لە هیچ قەومێک نابڕێ. دیقەت بدە کام قەومە زۆر زۆر پێشکەوتووە لە ڕووی دیانەت و دینداریەوە، فەساد تیایە هەرەمێنێ، جەنگ لەگەڵ دەروونە هەرەمێنێ. بەڵام کەی فەساد بە ئاشکرا کرا و ئیعلانی کرا، ئەو کاتە جەنگە لەگەڵ خوایە و موسیبەتەکان ڕوومان تێ ئەکا و ئەنواع نەخۆشی وەها کە لە باو و باپیرمان نەبووە ڕەنگمان تێ ئەداتەوە.